بە مەبەستی پەرەپێدانی کاری بانخوازی لە سنووری گەرمیان مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی خولێکی بۆ ژمارەیەک لە کادری بانخواز و مامۆستایانی ئاینی و گەنجان و چەند توێژێکی تری دەڤەری گەرمیان کردەوە. لە خولەکەدا ماوەی زیاتر لە 6 کاتژمێر بە وردی گرنگی کاری بانخوازی و هونەر و ئەتەکێتی بانخوازی بە چەند سیمینارێک پێشکەشی ئامادەبوان کرا. الحەمدولایە ئێمە توانیمان لەم ساڵە ئەم خولە ئەنجام بدەین کە خولێکی پەروەردەییە بەشی پەروەردە و بانگوازی مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی هەستا بە سازدانی لە ڕێی دوو مامۆستای بەڕێزەوە دکتۆر بەختیار تاڵەبانی هەروەها مامۆستا یاسین حەسەن بانخواز دەستخۆشیمان بۆیان هەیە لە ژێر دوو ناونیشانە ئەویش ناونیشانی ئەتەکێتی بانخواز کە دکتۆر بەختیار پێشکەشی کرد پاشان شێوازی و هوەری وتار ئامادەکردنەوە پێشکەشکردنی دیارە ئامانج لەم جۆرە خولانە ئەوەیە کە کۆمەلگای ئەمە پێویستی بە خەڵکی بانخوازەیە خەڵکی هۆشیار هەیە لە ڕوانگەی ئیسلامەوە ئینسانی ئیماندار خزمەتکاری کۆمەلگای خۆیەتی بۆیە ئێمەش ئامانجمانەوە کە کۆمەڵە خەڵکانێکی بانخواز بێرینە بەرهەم بۆی کە سوودیانە بێت ناو کۆمەلگا بۆ گەیاندنی پەیامی ڕوونی ئیسلامەتی بەم خەڵکە. بانخوازی یەکێکە لە شەرەفمەندترین و شکۆدارترین پیشە کە مرۆڤ بەرجەستەی بکە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە کۆمەلگای ئیسلامیەکانیشدا پێویستی زۆرمان بە بانخواز و پەروەردە هەیە. گرفت و کێشەی هەرە گەورەی ئەم ئومەتە و خەڵکی بریتیە لە پەروەردە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە کە ئەزمەی ئەخلاقە کەوا خەڵکی زۆر پێویستیان بەوە هەیە ئاگامان لێیان بێ چارەسەری کێشەکە و مەڵاتەکانیان بۆ بکەین. پێویستیمان بۆیە کە بانخوازان تۆکمە بن بەهێز بن پرچەک بن بە چەک و کەرەستەی زانست و زانیاری و معریفەت. بۆیە هیوام وایە من کە بانخوازان بتوانن لە ئایندەیەکی نزیکە بە کاریگەریەکی زۆرەوە بچنە نێو خەڵکی و بتوانن چارەسەری کێشەکانیان بکەن لە ڕۆژگارێکی پڕخەیرانناوی ئەمڕۆی هەرێمی کوردستانە. بەشداربووانیش بە گرنگیەوە باس لە خولەکە دەکەن و کاری بانخوازی بە پێویستیکی ئێستای کۆمەڵگەی کوردی دەزانن. ئەمڕۆ بەشداریمان کرد لە خولەی مەڵبەندی گەرمیان کە پێکاتە لە دوو بەژێکی دکتۆر بەختیار تاڵەبانی لەگەڵ مامۆستا یاسینە. ئەمە هەڵبەتە تایبەتە بە زیاترەوانەکە لە کاری بانخوازی و کە ڕۆڵێکی یان هەیە لە ناو کۆمەلگایە. بەم خولە بەڕاستی خولێکی پێویستە چونکە بەردەوام ژیان لە گۆڕانکاری نوێیە. هەڵبەتە ئەم شێوازەکە ئەمڕۆ باسکریە ئەبێ ئەمە و کە پێشتر شۆن بووینە هەوڵ بدەین شێوازی نوێ بەکاربێرین بە سەرکەوتوش لەخوا بەچێت تا ئێستا الحەمدوللا ینی کۆمەڵە سوودمان بینێ و ئینشەڵا لە داهاتووە جێبەجێ ئەو خاڵانەکە کە وەرمان گردووە. ئێمە ئەمڕۆ لەم خولە بەشداریمان کرد سپاس بەخوا سوودی زۆری هەبوو. پێم وایە ینی هەرداوەکو زانابی زیاتر لە خۆی گەورە ئەترسیت و زیاتر هەست بە مەسئولیەتەکەی کە لەم ڕۆژکارە داوا بانگەواز بکە بۆ لای خۆی پەروەردگار. سپاس بەخوا پێم وایە ئەم خولە بێچکەوەی کە سوودێکی زۆری هەیە بۆ ئێمە ئەتوانین سوودێکی زۆری پێ بگەین بە کۆمەڵگاکەمان و لەو شوێنانەی کە دەرس و دەوری ئاینیمان هەیەتایە و لەو گەڕەکانی کە تایە نیشتەجێن ئینشاءڵڵا کاریگەری خۆیان بێت و سوودی خۆیان بێ. شارەزایانی ئاینی و دەروونناسان باس لەوە دەکەن بەهۆی ئەو بارودۆخەی هاتووەتە ئاراوە کۆمەڵگەی کوردی بە لێواری داڕوخانی بەها مرۆڤایەتی و ئەخلاقیەکاندا گوزەر دەکات و مەترسی لە ناوچوونی بەها باڵاکانی دین و کللتوری کوردەواری هەیە. بۆیە بە پێویست دەزانرێت تاکەکانی کۆمەلگا بەرامبەر ئاین و بەها باڵاکانیان هۆشیار بکرێنەوە. کاری بانخوازیش لە گرنگترین ڕێگەکانی ئەم سەردەمەیە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و پێویستە پەری پێ بدرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.